ڕێگای مەرگە و جارێکی تر بووەتەوە شوێنی دوایینە ناسەکانی 4 هاوڵاتی. خێزانێکی دانیشتووی کەلارە پێکاتووە لە 6 کەس، 4 کەسیان گیانی لەدەستداوە و دوانیشیان بریندار بوون. 3 لە تەرمەکانیان لە پزیشکی دادی دەربەنی خان توێکاریان بۆ کراوە و ڕەوانەی کەلارکرانەوە. کە هەرچێکیان ئەندامی یەک خێزانن، ژنێک و پیاوێک و مناڵەکەیان کە کچە، هەرچێکیان گیانیان لەدەستداوە. وازام 3 کەسی کەشیان لەگەڵا بووە، ئەوانە برینارن و برینارەکانیان باشە ڕوانەی سێمانی کراون. مناڵەکە تقریبەن تەمەنی 9 ساڵە. دایک و باوکەکە تەمەنی مالیدی 85 لە دایک واتە لە دایکبووی 85 و خێزانەکەشی لەو تۆزێک مناڵترە. ئەمانە خەڵکی کەلارن. ئێمە جەنازەکانمان لێرە بینیوە و کوتوب عەدلی، دوایەوە ڕادستی خاوەنیمان کردوتەوە، ڕادستی کەسوکارەکەی کە ئێستا بردویانە بۆ مزگەوت بیان شۆرن و بیان بنەوە بۆ کەلار. ڕووداوەکان لەسەر ڕێگای مەرگ دووبارە دەبنەوە. بوونەتە مۆتەکە بۆ هاتوچۆکەران و ڕێگاکە لە گەرمیانەوە تا وارماوە درێژ دەبێتەوە و یەکساییدە. پاشنیوەڕۆی ئەمڕۆ ئاگادار کراین لە ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگای دەربەنی خان سلێمانی لە ناو گوندی قاشتی کە بە نزیکەی کیلۆمەترێک نزیک تونێلی دەربەنی خان. ئەمە یەکەمین ڕووداو نییە لە سنوورەکەماندا بە تایبەتی لەو شوێنانەی کە لە تەنیشتی ڕێگاکان کە بەهۆی شی و چەم و قوڵایی چەمەکانەوە ئەم جۆرە ڕووداوانە هەمیشە گیان لەدەستدان و بریناربوونی مەترسیداری لێ یەکەوێتەوە. ئەلبەت ئەو شوێنە ناو گوندی قاشتیە. گوندی قاشتیش بۆ خۆی چەند ماڵێکی تایە و بەڵام بەداخەوە ڕووداوەکان و کارەساتەکان هێندە کارەساتبارن لەو سنوورەدا بە تایبەتی بەهۆی نالەباری هەلومەرجی ڕێگاوبانەکانەوە لە کاتی دروستبوونی ڕووداوەکاندا هەمیشە چاوەڕوانی ڕووداوی دڵتەزێن و کارەساتباری بەم شێوەی لێ دەکرێت. ڕێگاوبانەکان بەگشتی لە هەرێمی کوردستان لە ژمارەی زۆری ئۆتۆمبیل و ئەو هەموو هاتوچۆی لە سەریانە زۆر خراپ و کۆنن. لە نزیک دەربەنی خان بەهۆی هەڵکەوتەی جوگرافی ناوچەکە شاخە زیاتر ڕێگاکە سەخت دەبێت و ئاستەنگ دروست دەکات. هەرچەندە حکوومەت بڕیاری بە دووسایدکردنی داوە، بەڵام زیاتر لە 10 ساڵ دەبێت پرۆژەکان تەواو نەکراون. ڕێبین محەممەد لە ڕێگای مەرگەوە بۆ شارپرێس.